ئەنجومەنی پارێزگای سلێمانی تاوتوێی پرۆژەیەک دەکات بۆ جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزیەت. هەفتەی ئایندا پرۆژەکە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەخرێتە دەنگدانەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت پرۆژەکە سەرکەوتوو دەبێت و سلێمانی بەرەو قۆناغێکی باشتر هەنگاو دەنێت. ئەو پرۆژەی کە پێشکەشی یەکەین و ئەگەر بە ئومێ دەکەین یعنی و زۆریش گەشتبینی بۆی ئەنجومەنی وەزیران پەسەنی بکە کە پەسەنی کرد پرۆژەی لامەرکەزی بە هیچ جۆرە پێم وایە شکست نایەنێ لەبەرەوەی پرۆژەی لامەرکەزی ژەکەوێتە یعنی یەکێک لە خاڵە سلبیەکانی پرۆژەی لامەرکەزی بۆی کە بڵێ سەرناگرێ تەنها ئەوەیە کە بڵێ لەژێر چاودێریەکی تونانەبێواتە دەسەڵاتەکان ڕەهابێ بۆ پارێزگاکان و ئەوانەی تر کە ئەمە بە هیچ شێوەیەک ڕوونادا لەبەرەوەی ئەو سیستەمی لامەرکەزیە هەم ئەنجومەنی وەزیران خۆی هەم دیوانی چاودێری و هەم پەرلەمان و هەم ئەنجومەنی پارێزگاکان و دەستەی نەزاها و هەموو لایەک چاودێرە بن لەسەری بۆیە چاودێریەکە زۆر تونەکرێتەوە و ئەو کاتە هیچ زەرفەتێک نامێنێ بۆ ئەوەی خوانەخواسە لادان و ڕۆتین و گەندەڵی ڕوو بدات کەواتە من پێم وایە لەبەرەوەی لە هیچ شوێنێ شکستی نێنەوە بە دڵنیایی لە هەرێمی کوردستانیش سەرکەوتووە بێت. پرۆژەی لامەرکەزیەت ساڵێک بەر لە ئێستا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی خوێندنەوەی بۆ کرا و ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرا، بەڵام وەڵامی پرۆژەکە بێدەنگی لێکرا. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت پرۆژەکەی ئەم جارە جیاوازە، دەسەڵاتەکانی پارێزگا فراوانتر دەبێت و داهاتی سنووری سلێمانیش لە بانکەکانی سلێمانی دەبێت. شارەزایەکی پلانسازی لە شار و هەرێمەکانیش دەڵێت لامەرکەزیەت باشترین بژاردەیە بۆ سلێمانی، ڕزگاربوونە لە هێندێک کۆتوبەند کە هەولێر بۆ سلێمانی دروستی کردووە. دەسەڵاتەکان شۆڕکەیتەوە بەسەر پارێزگاکانە و لە پارێزگاکانیشە بۆ قەزا و ناحیەکان، ئەنیمە جۆرێک لە کێبڕکی بنیان نەردروستەکە لە نێوان قەزا و ناحیەکانە لەسەرەوەی کامیان خزمەتگوزاری باشتر پێشکەشەکەن، کامیان زووتر پەرە بەکردەکانی پیشەسازی کشت و کاڵەیەن. ینی و ئەمە وەکوتیشم ینی مەسەن لە ئەمریکا، لە ئەڵمانیا، لە سویسرا، لە ئیمارات دەوڵاتە پێشکەوتوەکانی دنیا سیستەمی لامەرکەزیە کە ئەوە پێشی خستون. ئەگەرنا ئەو وڵاتانی کە مەسەلەن بە مەرکەزی ینی بڵێن پەیڕەوی مەرکەزیان کردو وەکو میسر و لیبیا و بڵێن ئەو وڵاتانی کە بەرەو داکۆتی و هەژاری چوون و بەرەو پەرتەوازەیی چوون وەکو سووریا وەکو لیبیا، ئەمانە پەیڕەوی مەرکەزیان کردووە. بەڵام من حەزەکەم ینی ئەوە بۆ خەڵکی خۆمان باسکەم بۆ میلەتی خۆمان، ینی ئێمە هەتا سەر چاوەڕێی ئەوە نابین کە ئایا پارتیم دەسەڵات و داهاتەمان ئاەتەیە نامان ناتێ، ینی قۆناغێکە خەڵکی ئێمە ئەوەستێ کە دوای ئەوە کە ئەم دەسەڵاتە نەیرا ینی تۆ مجبوری پەنا بۆ ینی بچی بۆ هەنگاوی ترچکە تۆ دایمەش وایە لە فەلسەفەی سیاسیە تۆ چاوەڕ ینی داواکاریەکە هەیە کە جوابە نایرێتەوە ڕۆ لە سەقفی داواکاریەکانە بەرزەکەیتەوە. هێندێک لە ئانی سیاسی پێیان وایە جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزیەت پەیڕەوکردن و گەڕانەوەیە بۆ دوو ئیدارەیی لە نێوان پارێزگاکاندا، بەڵام دەڵێن ئەو خوێندنەوەیە هەڵەیە بۆ ئەوەی سلێمانی ئاوەدان بکرێتەوە، پرۆژەکان بەباشی جێبەجێ بکرێن و دەسەڵاتی زیاتر بدرێت بە پارێزگار و قایمقام و مدیر ناحیە و ئەنجومەنەکانی تری گوندەکان. سیستەمی لامەرکەزیەت پێویستە. بەشێک لە حیزب و لایەنە سیاسیەکان لە ئێستادا سەرخاڵی پرۆژەیەکن بۆ جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزیەت بۆ پارێزگای سلێمانی. هەندێک دەڵێن سیستەمی لامەرکەزیەت گرینگە بۆ ئێستای سلێمانی، بۆ مەرجەی دەسەڵاتەکان بە شێوەیەکی تەندروست بەکار بهێنرێت. خۆگەر وانە بێت ڕەنگە دۆخی سلێمانی لەوەی کە ئێستا هەیە خراپتر بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.